تورکیا دەست درێژیەکانی بۆ سەر خاکی هەرێمی کوردستان زۆرتر بووە. لەشکرکێشەکانی ئەم دوایەی سوپای ئەو وڵاتە ئەگەرچی نەبووتە هۆی دەنگ هەڵبڕینی ناوەندە سیاسی و دەسەڵاتدارێتیەکان لە هەرێم و عێراق و ناوچەکەشدا، بەڵام کاردانەوەی خەڵکی بەتوندی لێکەوتوتەوە. پێشێلکاریەکی بزەقی یاساکانی نێودەوڵەتیە، پێشێلکاریەکی زەقی پەیوەندی نێوان دراوسێتی نێوان دوو وڵاتە بە پلە یەکەم ئەرکی حکوومەتی عێراق وەکو وڵاتێکی خاوەن سەروەر وەکو ئەندامێکی نەتەوە یەکگردووەکان کە لەسەر ئەو پێشێلکارانی تورکیا کە چەندین ساڵە ئەنجامێدا بێتە دەنگ دواتر ئەرکی نەتەوە یەکگردووەکانە هەروەها ئەرکی هەموو لایەنە کوردیەکانە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانە بێ هەموو هەوڵەکان چڕ بکەینەوە بۆ ئەوەی سنوورێک بۆ دەوڵەتی تورکیا دانین چونکو گۆڕینی عقلێتی دەوڵەتی تورکیا بە معنای ئەوەیە نەتەوەی کورد ئەگەیەتە مافی خۆی. سنوور بەزاندنی سوپای تورکیا بۆ سەرخاکی عێراق و هەرێمی کوردستان بە پێی پەیوەندیە سیاسیەکانی دەوڵەتان پێشێلکردنی ڕێکەوتنامە جیهانیەکانە، بەڵام بێدەنگبوونی کۆمەلگای نێودەوڵەتی بۆتە پرسیارێکی گەورە بۆ شەقامی کوردستان. شەقام و چاودێران وای دەخەنە ڕوو کە ئەوەی تورکیا دەیکات بەشێکە لەو پیلانە داگیرکاریەی کە دەسەڵاتدارەتی ئەردۆغان دایڕشتووە. لەو ڕێیەوە دەیەوێت ئاسایشی ناوچەکە بەردەوام ببێتە گۆمێکی شڵەقاو و شەپۆلەکانی ئارام نەبێتەوە. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.